شەپۆلی نوێی بزوتنەوەی ناڕزایەتی لە لوبنان. ڕۆژی سێشەممە 9 مارس جەماوەری ناڕازی لوبنان بۆ 8مین ڕۆژی بەردەوام هاتنە سەر شەقامەکان و دژ بە گەندەڵەی جێکەوت و سیستماتیکی دەوڵەت و چینی سەرمایەداری زاڵ و دژ بە بێکاری و هەژاری و فەلاکەتی بێوێنە دروشمیان وتەوە. خۆپیشاندەران کە پاش چەند هەفتە ڕاوەستان بەهۆی گشتگیربوونی پەتای کۆڕۆنا شەپۆلێکی نوێیان لە ناڕزایەتیەکان دەست پێ کردووە لە ڕێگەی ئاگر تێبەردانی لاستیک و سەتڵەکانی زبڵ ڕێگای پەیوەندی نێوان شوێنە جۆراوجۆرەکانی ئەم وڵاتەیان بەست. بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی لوبنان دژ بە نیزامی گەندەڵی سیاسی و چینایەتی زاڵ کە لە کۆتاییەکانی ساڵی 2019دا بەو پەڕی خۆی گەیشت پاشماوەیەک بەهۆی گشتگیربوونی قەیرانی کۆڕۆنا بەرەبەرە خەوتەوە. بەڵام لەو جێگەوە کە پەرستندنی بەردەوامی بێکاری، دابەزینی بایەخی پارەی نەتەوەئی، تەوەڕۆمی هەوسار پسا و بارودۆخی دژواری ژیان پتر لە کۆڕۆنا هەڕەشە لە ژیان و داهاتووی خەڵکی ئەم وڵاتە دەکات، کرێکاران و خەڵکی وەگیان هاتوو بە تایبەت لاوان بۆ کۆتایی هێنان بەم بێبەشیانە و بۆ جارێکی دیکە هاتوونە سەر شەقامەکان. لە ماوەی پتر لە 1 هەفتەی ڕابردوودا بەستنی زۆربەی گەورە ڕێگەکانی لوبنان بە تایبەت ڕێگاکانی بەیروت و دروستکردنی ڕێبەندان یەکێک لە تاکتیکە سەرەکیەکانی خۆپیشاندەران بۆ ڕاکێشانی سەرنجی بیر و ڕای گشتی بەرەو ناڕزایەتی و خواستەکانیان بووە. بەپێی راپۆرتەکان هێزە چەکدارەکانی ئەرتشی لوبنان بەیانی ڕۆژی سێشەممە بۆ بڵاوپێکردنی خۆپیشاندەران هاتوونەتە مەیدان و گەورە ڕێگای جەلەل ئەدیب و مێحوەرێکی گرنگی هاتوچووی دیکەیان لە باکووری بەیروت کە لەلایەن خۆپیشاندەرانەوە بسرابوون کردووەتەوە. شەپۆلی ناڕزایەتیەکانی ئەم دوایانەی لوبنان بەهۆی نیگەرانی سەرچاوەگرت و لە گشتگیربوونی قەیرانی کۆڕۆنا و ڕێکخراو نەبوون و نەبوونی ڕێبەرێک بە ئاسووی ڕوونەوە هێشتا لەگەڵ بزوتنەوەیکی جەماوەری و سەرتاسەری مەودای هەیە. بەڵام دەستپێکی ئەم شەپۆلە لە ناڕزایەتی نیشانەی ئەوەیە کە تا کاتێک کە گەندەڵی لەسەرەوە و بێکاری و هەژاری و فەلاکت لە خوارەوە بێداد بکات، تووڕەئی و ناڕزایەتی بێبەشان وەک ئاگری ژێر خۆڵەمێش هەموو جارێ سەر هەڵدەداتەوە. ناڕزایەتی کرێکاران و توێژە هەژارەکانی کۆمەلگا و بەشداری شکۆداری لاوان ڕیشەی لە قەیرانی قوڵی ئابووری و کۆمەڵایەتی و دواهاتی سیاسی ڕیازەتی ئابووری و گەندەڵی جێکەوتووی ناو ئۆرگانە دەوڵەتیەکاندایە. لوبنان بە 6 ملیۆن جەمعێتەوە لە بواری مەودای نێوان هەژاری و سەروەت یەکێک لە وڵاتە ڕێکۆردارەکانی جیهانە. لە لوبنان تەنیا سەروەتی 7 کەس بەقەد 1/4 گشت بەرهەمهێنانی ناوخۆییە. بە پێی راپۆرتی جۆزێف زاهیر لێکۆڵەر و چالاکی چەپی سوئیسی و سووری تا 6 ساڵ لەمەوبەر تەنیا 10% لە دەوڵەمەندترینەکان بە شێوەی مامناوەند 56% داهاتی وڵاتیان بە تاڵان دەبرد. جەمعێتی 1% دەوڵەمەندترینەکان کە تەنیا نزیکەی 37,000 کەسن 23% داهاتی وڵاتە لەگەڵ داهاتی 50% هەژارترینەکان واتە لەگەڵ داهاتی پتر لە 1.5 ملیۆن کەس بەرابەری دەکات داگیر کردووە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا داهاتی بنەماڵە کرێکاریەکان و توێژە هەژارەکانی کۆمەلگای لوبنان یەکجار دابەزیوە و ڕێژەی بێکاری بە شێوەی بێوێنە چووەتە سەرێ. تەنیا 1/3 جەمعێتی چالاکی لوبنان پیشەیان هەیە و ڕێژەی بێکاری لە نێوان کەسانی ژێر تەمەنی 35 ساڵدا نزیکەی 40%. 40 تا 50% خەڵکی لوبنان دەستیان بە خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان ڕاناگات. کرێکارانی بیانی کە جەمعیەتیان 1 ملیۆن کەس بەراورد کراوە لە هەموو جۆرە پشتیوانیەکی کۆمەڵایەتی بێبەری. بەپێی لێکۆڵینەوەیەک کە ئیدارەی ناوەندی ئامار ئەنجامی داوە، نیوەی کرێکاران و پتر لە 1/3 جوتیارانی لوبنانی لە ژێر هێڵی هەژاریدا بەسەر دەبن. ئەگەر لە شەپۆلی ناڕزایەتیەکانی ئەم دوایانەدا لە چاو ناڕزایەتیەکانی سەرەتایی دەیەی ڕابردوو کرێکاران، بێکاران و هەژارانی شار بە شێوەی بەرین تێدا بەشدارن، ڕیشەی هەل لەم نابەرابەریە ئابووری و کۆمەڵایەتیانەدایە. لەم ناڕزایەتیانەدا ژنان و خوێندکارانیش بە شێوەی بەرچاو بەشداریان کردووە. لەو جێگەوە کە ناڕازیان بە ژانێکی هاوبەش هاوار دەکەن لەگەڵ ناکۆکی تایفەیی و ئائینی سەری سازشیان نییە.
لە کۆتاییەکانی ساڵی 2019دا دەیان هزار کەس هەر لەم ناڕازیانە بوون کە لە کردەوەیەکی سمبولیکی بێوێنەدا لە ڕێگەی پێکهێنانی زەنجیرەیەکی ئینسانی لە شاری ترابلوسەوە تا سوور بە درێژایی 170 کیلومتر دژایەتی خۆیان لەگەڵ هەر چەشنە ناکۆکی تایفەی و ئاینی دەربڕی. لە ڕاستیدا ئەم بزوتنەوە ناڕزایەتیە بەهێنانە گۆڕی ئەم جۆرە داخوازیانە و دەست پێشخەری و داهێنانەکانی هەم نیزامی سەرمایەداری و هەم پێکهاتەی سیاسی تایفەی و ئاینی زاڵی هاوکات بردووەتە ژێر پرسیارەوە. بەڵام بزوتنەوەی ناڕزایەتی لوبنان سرەڕای خاڵە بەهێزەکانی بۆ پێشڕەوی خۆی هێستاش لە بواری ڕێکخراوەیەوە لاوازە و لە ڕێبەریەکی خاوەن ستراتیژیکی ڕوون بێبەریە. هێشتا ناوەندی جەماوەری پچەوکە بتوانێ ناڕزایەتیەکان هیدایەت بکات پێک نەهاتووە. چینی کرێکاری لوبنان لە ڕێکخراوی جەماوەری و سربەخۆ لە حیزبە ئاینی و تایفەیەکانی ناودەسەڵات بێبەریە. لە ماوەی سێدەی ڕابردوودا حیزب و گروپە قەومی و مەزهەبیەکان بۆ ناکۆکینانەوە لە ناو ڕیزەکانی چینی کرێکار و پەراوێز خستنی کەسایەتی خەباتکارەکانی ناو بزوتنەوەی کرێکاری بەردەوام هەوڵیان داوە. هەر بەم هۆکارە واقعیانە و بەهۆی توندبوونەوەی بەڕێوچوونی سیاسەتی نێئۆلیبراڵی و دواهاتەکانی چینی کرێکار نەیتوانیوە لە بەرامبەر دەستڕێژی ئاشکرای چینی دەسەڵاتدار لە پێناو دیفاع لە خواستەکانی سەنگەربەندی بکات. بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ناڕزایەتی ئەم دوایانە بۆ زەمانەتکردنی پێشڕەوی خۆی لە جەرگەی هاوسەنگی تازەی هێزدا هیچ ڕێگایەکی دیکەی بێجگە لە بەردەوام بوون و زاڵبوون بەسەر خاڵە لاوازەکانی لە پێش نییە.